خۆشەویستان ئەگەڕای وڵاتان بۆی تەوەری ترتان بۆ باس بکەین لەسەر چ بنەمایەک ڕەنگە توانێت دەرونی مرۆڤ ئاسوودە بکات. ینی لە بینی من و تۆیە ڕەنگەکان چۆن ئەبینرێن. ئایا من ئاسوودەم بەو ڕنگانی کە لەبەر یەکەم لەبەر ئاسوودەیە لەبەری دەکەم یان لەبەر گونجاندنیی کۆمەڵایەتیە لە بەریانەکەم. ئایا ئەو ڕەنگەی کە من دەیپۆشم ڕنگدانەوەی لەسەر کەسایەتیم ڕەنگەکەیە کەسایەتیم دیارریەکایان کەسایەتیمە ڕەنگەکانم پێ لەبەرەکات. ئەمانە کۆمەڵێک هێما و سیمبولی جیاوازن تایبەت بە ڕەنگ ئێمە ئەمڕۆ قسەی لەسەرەکەین و بزین ڕنگ بە تەواوەتی کاریگەری لەسەر مرۆڤ چییە و تێکەڵکردنی ڕەنگەکان لەسەر شدا چ کاریگەریی هەیە. بۆ لای ئێمە لە کەوانەیەکدا هەندێک جار پیاوان دەست بەرن بۆ هەندێک ڕنگ پێیان دەڵێن دەستی بۆمە بەڤێ ئەوە ڕەنگی پیاوانە نییە و ژنانەیە. ژنێک دەست بەرێ بۆ ڕەنگێک پێڵەن دەست بۆ ئەو ڕەنگەمە بە ئەمە پیاوانێ. ئایا ڕەنگ بۆ مرۆڤایەتیە یان نێر و مێشی هەیە. هەموو ئەماناکەین بە پرسیار و مامۆستاحبی ڕەسوول بەڕێزان هەم هونەرمەند هەم ڕەخنەگرن ئەمڕۆ لە لامانن وی وەڵامی پرسیارەکانمان باتەوە. مامۆستاگیان زۆر بەخێر بێ. سڵاو لەبێ زۆر بەخێر بێ مامۆستا. خۆشحاڵ بووم. زۆر بەخێر بێ. مامۆستاحبی ڕەنگ فەلسفەی ڕەنگ لە ژیانی مرۆڤدا چاو دیاریەکە یان چی؟ بێگومان ڕەنگ گەر پێناسێکی سەریعی هەیە ئەڵێ ڕەنگ ئەگەر مناڵێ بێک دایکی تیشکە دایکی ڕووناکی دایکی ڕووناکی شکە بەبێ ڕووناکی ڕنگ نابیندێ. دوو هەم پشتیش کە پێویستی بەبینی ڕەنگە چاوی مرۆڤە بۆ پێشوازیکردن لە ڕنگ. چاوی مرۆڤ سێر کە بەبێ ڕووناکی ناتوانێت ڕنگ ببینێ بەس ڕەشە بینێ. بەڵێ شەو کە تاریکە بێت هەموو شتەکان تاریکن بەڵێ هەندێکیش لە تیۆری ڕەنگەکان ڕەش و سپی بە ڕنگ دانانێن هەندێک شێ ئێستا بە بنەمای دانێن بۆ هەموو ڕەنگەکانی تر. بەڵێ کە خۆر هەڵدێت ئێمە بە سپی بینین تەبەن وەک خۆتانزان حەوت ڕەنگە لە ئاوێزا دەرەکەوێت. ئەم ڕەنگە سپیەکەیەت گۆی زەوی شەوە ئەیا لە ڕەش ئەم سپیەکەیدایا لە ڕەش لە سەدحێکی ڕەشی ئەیە ڕەنگەکان دەرەکەوێت ئەو کاتە چاوی مرۆڤ ئەتوانێ وەریگرێ بە شەویشە ئێمە تا پێویستمان دیسان بە کارەبا و بە گڵۆپوانە بۆی ڕووناچێک دروستکەین بۆی دیسان ڕەنگەکان بینین. یعنی چاوشی تەڵێکە مامۆستاحبی بەڵێ چاو پێشوازی کەرێکی ڕەنگەکانەوە بۆ ئینسان بەو ڕێژەیە پەیوەستە بە ئینسان خۆیەوە بەڕاستی هەر هۆکاری ئەوەشە کەوکو خۆت ئاماژت پێدا ڕەنگێ بۆ یەکێک زۆر ئاسوودە بەخشە یا زۆر جوانە باجارە باسی ئاسوودەیش نەکەین با دیوی معنەوی باز نەکەین با دیوێ ڕووکەشی باسکەین بۆ لای زۆر جوانە بۆ یشکە و ڕەنگەی ئەوەندە لا جوان نییە. هەیە لە من ئەو ڕەنگە کە پۆشمەستەکەم ئەو ڕەنگەم زۆر لێت بەڵام هەر کە بوو کەسەی تری باسەکڵە من ئەو ڕەنگە لەبەر ناکەم لەبەرەوەی هیچ لێم نایەت. چی بڕیار لەسەرەوایەت کە کەسێک بۆ نمونە بە ڕەنگێک ئاسوودە بێت یان حەزی بەو ڕەنگە نەبێت؟ هەڵبەتە بۆ ئەمە زۆر شت هەیە باگراوندی خێزانەکان باگراوندی کەسێتەکە خۆی یعنی پلەی خێزانیەکە دەرەجەی کراوەی کەسایەتیەکان لەگەڵ ئەوە مەسەن ڕەنگی پێست جۆری قش ڕەنگی ئەو جلەی هاوشانی ئەو لە پێیەکە پێڵاوەکان کە لەگەڵیا لە پێی ئەەکە ئەو خشلەی لەگەڵیا ئەی پۆشێ پیاوان ئەو جۆری سەعاتە مستیلێ هەرچێکە کە لەگەڵی بن. من بەسەرهاتێکەیە وینی ئەکتەرێکی زۆر بەناوبانی کوردیشە لەبەر خاتی چرخێک قاتێک و جووتێ پێڵا و کراس و هەموو شتێکی کردبوو بەو ڕەنگە لەبەر خاتی یەک چرخ ینی ئەمە خۆ زێدە ڕوویەکی تایەوەنێکە باسەکەین بەڵام جۆرێک لە ڕاستیشی تایە کەسەکان ئەگەر بیانێ شتێ بگوجێنن ئەم شتە چەند تەئسیر لەوی ترەکە مەسە ئەم شتە چۆن تەئسیر لە هەڵبژاردنی ڕەنگی ئەوی تر ئەکا. ئەوە بۆ دەرەوە کراوەیان بۆ ناغی خۆی ڕەنگە لە ناخی خۆی ئاسوودەیەکی پێ بەخشە مامۆستا. بەڵێ ئەمان جاپەیوەندی هەیە بە پلەی ئازادی تاکەکان تۆ سیرکە مرۆڤەکان کە ئەستە تەمەنەوە لە ئەوروپا زۆر ڕنگ پۆشترە بن خۆ دەزانین زۆر ملەوەنتر ئەبن ڕەنگینترە بن بۆچی ئەوان ئازادی لە ئیش وەرەگرن تەجلی ئیش لەبەر ناکەن چکە خانە نشینە بن یان لە هۆڵیدەیەکان ینی لە کاتی پشۆکانە زیاتر ملەوەن بەڵێ چکەوە گوتم ئیش ناکەن جلی ئیش هەمیشە جێک فەرزەکە بەسەر ئینسانەکانە. لای ئێمە هێشتا بەو پلەیە مەسەن کۆمپانیەکان یا کارگەکان یاونە بەو پلەیە زۆر نەگەشتونەوەی کە هەتا قوتابخانەکان جامیعەکان کە جلێک و ڕەنگی جلێک بە تایبەت فەرزکەن بەسەر کەسەکانەکە لەوێ پابندن. بەڵام لە ئەوروپا دەمێکە ئەوان گەیشتن بۆ یا ڕۆژ ئاوە دەمێکە گەیشتۆ بەوە بۆیە کاتێک لەوە ئازادە بن تاکەکانیش ئازادن یەک لەوی تر یعنی کەس لەبەر خاتی کەسیش کرد جل لەبەر ناکات کەس لەبەر خاتی ئامڕاعاتی تەقسێکی اجتیماعی جلێ لەبەر ناکات. ئەگەر
جاران ئێستا تۆزە کەمتر بۆتەوە لە کۆڵانێکا تعزەیەکە بووە خەڵکەکانی تر جلی زۆر ملەوەیان لەبەر ناکرد لەبەر دڵی ئەو ماڵە وانە یان یا هاوڕێکە دەگەر پرسێکی بەس ئەوروپیەکان چکە تاکی ئازادن ئەم تاک ئازادی تاکە کەسیە زۆر دەوری بینەوە لە اختیاری ڕەنگیشە ئیتر بڕۆ بۆ هەموو شتەکانی کە بەڵام ڕەنگ ئێمە کە ئێستا بابنین تەوەری باسەکەمانە زۆر لەوە شار دەوری بینیوە زۆر ئازادانە ئەوان ئەپۆشن باشە بۆ ئەوان ئازادانە ئاپۆشن و لێرەوانە مامۆستا لەوێ زۆر ئاساییە ئەگەر پیاوێک با قەمیسێکی سوورەوە بڕاتە دەرەوە و هیچ کێشەشی نییە بەڵام لێرە هەر ئەم پیاوە بوون لە کوردستان لای خۆمان ئەو قەمیسە سوورە لە بەرکات تۆزێک بەلایەنەوە سەیرە ئەڵەن ڕەنگەکەی ژنانیان قەمیسێکی پەمەی زەقیتر ئەها کۆمەڵێک ڕەنگ هەیە کە دانراوە ئەڵەن ئەمانە نابێت پیاوان بیپۆشن و بەکاری بێنن بۆ لەوێ ئاسایی و بۆ لێرە بەم شێوازێ هەردوو باگراوندەکە کە ئەوان تۆ زانی لە ڕێنسانسەوەگە دەست پێ بکە سەردەمی بوژانەوە تا ئەگەنە سەردەمی ڕۆشنگەری دوای مۆدرنە ئەم سەردەمانە هەمووی ڕۆڵی بینی لە ئازادبوونی تاکەکان لە کۆمەڵگا ڕاست ئازادی زیاتر هێنان بۆ مرۆڤ جا ئازادی جلوبەرجیش ئازادی ڕەنگی ماڵ ئازادی ڕەنگی ئەساسی ماڵ ئازادی هەتا ڕەنگی سیارەکان تۆ سێکە ڕەنگی سیاری زۆر نایە بۆ ئێرە من زۆر لە ئاتا کۆمپانیای هێنانی ڕەنگەکانی ئێرە کە کۆمپانیەکان بیانیشن ئەچەم هەندێک ڕەنگ لە کەتۆلۆکانە هەیە زۆر جارم پرسیڵێ وڵاوە ناهێنی ئەرێ بۆ ڕێ لێرە سەرف نابێەوە سیارەکانیش بزانە کە سارێکی ملەون بەدەکمەن ئەبینی سارێک زۆر ڕەنگێکی کراوە بێ لەمە هەشە ینی ئەو سارێ هەیە بەو ڕەنگانە بەڵام کەس بەڵام ئەوروپیەکان بەکاری هێن وەکو ئەوروپیەکان ئازاد بوون سارێکی سوور بێ بە دوومان پێشە سایان و لەگەڵ مانامێ بە تازی برادری خۆمای پێوت ینی تازیەکە بووی سپان بڕۆی گوتی وەڵام ئۆتۆمبیلە مەیە لەگەڵ جاولێ ینی حتا بۆ ڕەنگی ئۆتۆمبیلەکەش ئەوان ینی هینەکردن بۆیە هەمیشە ئێمە وا هەوڵمانداوە من ئەمە لە زۆر چاوپێکوتنی کەشە تەبەن ئاماژەم پێداوە بۆ هەندێک لە بینەران ئەگەر دووبارە بێداوای لێبور نەکەم بەڵام ڕەنگە بۆ بینەرانی کەش ئێستا تازە بێت بەڵام هەمیشە کورد بە بوونەی بار و زروفی کۆمەڵایەتی و سیاسیەوە هەمیشە ینی کەشێکی وای هەبوو جلێکی لە بەرابێ بۆ پرسە ببێ کەی ویستی بچێ بۆ پرسە گونجاو بێ ئەی کاریگەری ئەنفال و چینیا باران و ئەو دۆزە یاخود ئەو جینۆسایدانی کە بەسەرمان هاتووە ئەمە جۆرێک لە ڕنگدانەوەی ڕەنگی لەسەر ژیانمان بەجێ نێشتووە بێگومان ئەمەش بە لایەکی تر ئەمە بەجیا خۆی ینی خۆ حادیسەکە بۆ ڕۆیشتووە بەڵام تۆ لە ناختە لە ناخی تاچی کووردە یعنی مەرگەساتی شوای چاندووە خۆی لە خۆیە مەیلی ژیان دۆستی کەمەکاتەوە یعنی لای ئێمە ژیان دۆستی کەمە هەندەی مەرگ دۆستی هەیە یعنی لە تەمەنێک شۆ تاکەکانی ئێمەی تەخەمی مردیانە ئیشەکەن بۆ ئەو دنیان هەدەی مەسەن هاوسەرگیری کراوە مناڵێ دوام بوو ئیتر کەسەکان واز لە ژیان هێنن کارم واز لە ژیان معنا ناڵێم بەڵام واز لە حەز و خواستەکان و ئاواتەکانیان و چۆ هەمووی دەستبەرداریە بن وردەوردە ینی ژیان ئێمە هەڵکشانێکە بۆ وردە دەستبەردار بوون لە خواست و خەونەکانی کە هەمان بووە بە ڕێژەی جیاجیا بەڵام تێگەی بۆیە زۆر جابیرەکێت تۆ لە 10 ساڵەوە پێشا خەونیشترێ هەبووە کە وەکو ئێستا نەبووە ڕەنگی شێکێکە لەوانە یعنی دەستبەردار بوون لە ڕنگ ئێستا ڕەنگەکانی لە جلەکان تا هەیە لە دۆڵابەکەدا هی 15 ساڵەوە پێش ئەمڕۆ لەبەری ناکەی دەیکەش ئەوەی ئەمڕۆ لەبەر ناکەی یعنی ئاوا هەیە ئەو کارەساتانەی بەڕێزت ئاماژت پێدا ئەوە خۆی ناڕاستەوە خۆ چۆتە نەستی بە کۆی کۆمەڵگەوە نستی جەماعیمان ینی هەمومان بێ ئەوەی پێ بزانیان نەزانی ینی ئاگامان لێ بەیانە بە ئاگاییەوە بەیانە کاریگەری خۆی لێ کردوین هەموو ساڵێکیش بۆمان تازاکەنەوە لە مناسبەکانە ئەیبینینەوە دیسان ئەمە بێ لەم کارەسات و جەنگ وشتانی کەش کە بەردەوامیەتە سەری بڕۆ سەر ڕێگەکان دایم ڕسمی شەهیدەکانە تووشە بێ لە بازەکان هەمیشە تۆ لیا چیت بیرەکەوێتەوە کە کەسانێک کیا چوون کەسانێکا کارەساتیان دیوە کەسانێک وا بووە یعنی ئەمانە هەمووی وەگوتم کاریگەری لەسەر نەستت دروستەکات کە هەمیشە بیر لەو جۆرە کەشە بکەیت مامۆستا لەگەڵ قسەکانی ئێمە کۆمەڵێک دیمەنی زۆر جوانی سروشت هەیە بۆ نمونە زۆر کاتی ئێمە کاچینە ناو سروشتەوە کە ڕەنگێگە بینین کە گوڵێکی جیاوازتر ئەبینین هەستەکەی بۆ نمونە ئاسوودە دەکایە خود بە شێوازێکی ترکە تابلۆیەگە بینی ڕەنگێکی تریتیایە هەست بە ئاسوودەیەکە اینجا پرسیارەکەی من ئەوەیە ئایا تا چەند ڕەنگەکان هۆکارێکن بۆ ئاسوودەبوونی لایەنی دەرونی ئێمە بێگومان تۆسێکە لە
بەنمونەیەکی سادە باسیکەین لە بورجەکانیشە هەر کەسێ ڕەنگێکی بۆ دیاری کراوە حتا لە مستیلەوشیشە بەردەکان ئەم عقیقی سوور ئەو فلانشتی شین ئەوەی پێکەوێ ئەو لازۆردی پێکەوێ ئەوەی پێکەوێ حتاوانە بە بورجەکان تهدید دەکرێت خۆ ڕەنگە تەواو ڕاستیش نەپێچێت بەڵام گرنگ سێرکە باسەکەیە لەسەر ئەوە یعنی شتێکەیە لەوە جا تۆ سێرکە ئەو ڕەنگەی کە تۆ شتە بەهارەوە شتە دەشت و دەرەی پۆشی قەد و ڕەنگە نیە ناو ماڵای پۆشی ئەو ڕەنگە نیە لە زستانای پۆشی ئەو ڕەنگە نیە لە هاوینی شای پۆشی ینی کەشەکە بزەڵ دکتۆ باسکە تۆشتە بەهار تۆشتە ناو ڕەنگەوە بە تایبەت کوردستان ئەو هەموو گوڵەوە هەموو ڕەنگەوە هەموو جۆری درەخت و ئەبدار و ئاسمانێکی شین ومانە ئەمە هەمووی خۆی والیەکە تۆ بکریتەوە حەز بکەیت تۆش بابرین لاسای ئەو بکەیتەوە بەشێکی لەو وە جلی کوردی بەشێکە لە سروشت ئێمە هەمیشە وەکو ئەو خوێندکارانی کورد بووین چوبووینە بەغا بە خوێندن بۆ ئەکادیمی بەغا کە ئەچوینە دەرسی ڕەنگکاریەوە یەکسەر مامۆستاکان بێ ئەوەی بزانن یەکەم ساڵی دەرسوتنەوە یەکەم دەرس ئەی تۆ کوردی هەر بە ڕەنگ دانانەکە ئەی ڕەنگ نییە ئەم ڕەنگە بینێ ئەی لە نەبوون ئەی ڕەنگ دروستەکەنی ئەمە چونکە لە ئەی لە دەوروبەر و ژینگەیەکەوە هاتوون پڕێتی لە ڕنگ ئەی چاویان پڕە لە ڕنگ بیرەوەریان پڕە لە ڕنگ ئایادیان پڕە لە ڕنگ ئەمانە بۆیە بەردەوام ڕەنگەکان کاریگەری خۆی ئەنوێنێتەوە لەسەر ئیشکردنیان بە کەمترین ڕنگ لە شوێنەکەوتی ئەمان ئەجوڵێن زۆرترین دانێن ئەوە ینی سێکە ئەو لێ دەرەکەوێتەوە ئەو کاریگەری ئەوە ئەو سروشتە چ کاریگەرێکی لێکردوین وەگوتم ئاسوودەیەکەش ئەگەڕێتەوە بۆ هەر ڕنگێک بۆ باگراوندی ئەو کەسە ئێستا سێکە کەسەکانی کە ئیماندارن لە هەموو جۆرە دینەکان لە عالەمە یەک ڕنگ هەڵەبژێرن تاک ڕنگ حتاگە سووریش بێ یا پرتەقاڵی بێک و بودیەکان بەس مهمێ تاک ڕنگ بێ بۆ ئەوان ئەیانەی هەمیان وەکو یەک بیرکەنەوە ڕەنگەکە دەلالەتە لەوەی کە هەمیان وەکو یەکن ڕاست مرۆڤ دایم کێشەی هەبووە لە شەڕی هەبووە لەگەڵ جیاوازەکانی خۆیان سێکە لە ڕنگ لەبەرکردنەکەشە ئەو شەڕە هەیە تۆ بۆیە باسکە بۆ یشکە لە بەرەکە یا سارە سوورەکە نانهێش تۆ بچی بۆ پرسەکە پێوەی ینی دایم کێشەی جیاوازەکان هەیە لە ڕەنگی شار زەقە بێتەوە ئەو کێشە ڕنگ پەیوەندی بە بیرکردنەوە هەیە مامۆستا بێگومان بیرکردنەوەیکی زۆر باوەیە بۆ لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کاتێک کەسێک بیر لە بەهەشت دەکاتەوە من دڵنی ئامێشێک لەو بوارانەی کە بیری لێکیتەوە بەهەشت هەکە باسەکرێ وەکو لە قورئان هاتووە لە حەدیسەکان هاتووە گوڵ و گوڵزار و جوانی سروشتێکی جوان ئەنی پەیوەندی با بیرکردنەوە هەیە ڕەنگ واکات بێگومان ینی بەڵێ مەسەنن زۆر پیاوانی ئاینی جلی سپیان هەڵشادوە لە زۆر لە ئاینەکانی جیهانە بۆچی ئەم سپێت دەلالەتە لە پاکشی لە نەقا لە باڵابوون لە تەسەوف لە واسێنان لە ڕەنگەکانی کە خۆی لە خۆی ینی ئەوە واسێنان لە ڕەنگەکانی کە ئەنی واسێنان لە زۆر خواست و ڕاکە بە دوای خۆشیەکانی ژیانە ڕاست ینی ئەوە خۆی لە خۆیە ئەنجا ئێمە ئەم میلەتانە میلەتانی تاکبیرکردنەوە بووین چ لە وەکو نەتەوەیی چ وەکو ئاین تاکبیرکردنەوەش تاگڕەنگیمان ئاەتێ هەمیشە بۆیە ئێمە کەمتر دیموکراتی بووین ینی دیموکراسیەت زیاتر ینی ئاشنایەکی تازەیە بە ئێمە دیموکراتیت خۆی لە خوانی فرە ڕەنگی باش چەند ڕەنگی ینی بۆیە خواستی فرە ڕەنگیمان تا سەکەمە تازە وردەوە دەماڵەکانمان ملەوە نەکەین بیناکان ئەساسی ماڵەکان دیوارەکان هەرەکەی کۆمەڵگەی کوردەواری خۆمانە لەگەڵ بەکارهێنانی ڕەنگەکانە چۆنین کوردەواری ئێمە مامەسا لە دوێنێ و ئەمڕۆ یعنی باسی لەگەڵ ئێستا ئەمەیە ئەو بەراوردی کە ئەو پرسیاری لانایی کا بەراوردێک بێ لە بینی کوردی دوێنێ بەتە ڕابردوو لەگەڵ ئێستاە ینی ماڵەکانمان هەمووی ڕەنگی بوو کاتی زۆر ڕاستە ئێمە ناسنامەکەمان لە چی زاوە ناسنامە بنەڕەتەکەی ئەسلەکەی خۆمانمان لە چی زاوە من زۆر جارەمە لەگەڵ مەسەلەن بیانیەکانی شاباسم کردوە لە زانکۆکانی جیهان کە باسم دەربارەی کورد تەقدیم کردو هونەری کوردی باسی وەم کردووە ئێمە ئەو کەسە نەماوین کە ئەو وتارە ژیان دۆستیە گەورەمان هەبووە لەگەڵ ژیانە ژیانمان زۆر خۆشە کورد لە بنەڕە تا خۆی زۆر ژیان دۆستە تۆ سەی هەڵپەرچەی کوردی کە سەی تێکەڵاو بوونی کەسەکان کە سەری بوونی ڕنگ لە ماڵە کوردیەکان کە وەگوتم جلی کوردی ئەسلی حتا تۆ سەی جلی ئێستەی پیاوانیش مەکە من نمونەیەکم کوردانی مەحمودی هەبوون لە کوردستانی باکوور ئەمانە ڕیش درێژەکەنەوە حەوت ڕەنگێکن بەس ڕیشیشیان تەسەوتە قەڵایەک لە قەڵا کوردیەکان کاتێک دەوڵەتی عوسمانی لە کوردستانی باکوور ئەیانێ بچن بیگرن زۆر هەوڵێن بۆیان ناگیرێ لە دوایە با سوڵحکەین
ئەوە ئەمان زۆر بڵین گەماروی ئەدەن پاشماکی زۆر ئەڵێ خۆتان بن بەدەستەوە ئەوان چەند خاڵێک گەنێرن بۆ خۆ بەدەستانەوەی خۆیان تەسەوڕەکەی ئەخیر خاڵیان چی بێ ئەرێ ئێمە مێزەرێکمان هەیە 11 ڕەنگە ئێوە نابێ ڕێگری لە ئێمە بکەن کە ئەو مێزەرە بەستین سمبولێکی و بۆ مێزەری عوسمانیەکان تاک ڕنگ بوو ئەی سپی بۆی قاوەی باوێ بۆ شتێکی وا بووە ڕێ بە ڕێگری لە ئێمە نەکەن ئێمە ئەو مێزەرە کە بەسی 11 ڕەنگە جا بۆیە جلی پیاوانیش حتا ڕەنگی زۆر تیاوە لە کاتی خۆ ئێمە وردە لە چیسمانەوە بەچی بە شارنشینی کاتبینتە شارەوە سێرکە و ماوەدانی لە شارە هەن بلۆکە چی منتۆیە قیرە و گڵە و عنی هیچکەنی ئەم سێ ڕەنگە ڕەساسی ڕەش سپی یان قاوەی و شەکەری و ئەوانە زۆتین ئەو ڕەنگانی کە بەکار هاتووە ناڵێن بەس تازە وردە ئەگەڕێنەوە بۆ ڕەنگەکان ماڵەکان ماملەوە نەکەین و ئەساسی ماڵەکان ماملەوە نەکەین دەستە خۆش بە مامۆستاکان سپاس بۆ تۆ ئینشەڵڵا هەر ئاوا ڕەنگاوڕەنگ بێ سپاس بۆ زانیاریەکان دەستەکان